بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان دانیشتوانی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی دارەهرێم لە بارودۆخێکی تایبەتدا پێشوازی لە سەری ساڵی نوێی کوردی دەکەن. سەری ساڵی نوێی کوردی ئەمساڵ لە کاتێکدایە بەوەی بەهاڵی بەرپرسانی کورد بەهۆی ڕیفراندۆمە کورد لە سەدا پەنجاوێکی خاکەکەی لەدەستداوە. بە میواندارێرێک لە بەڕێزان محەممەد جەلیل کارگەری مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی و حەسەن بارام ئەندامی ئەنجومەنی بەڕێوەبرنیا و پەیمانی و دموکراسی تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین. کەرکووک و ناوچە کوردستانیەکان لە دۆخێکی تایبەتدا یادی سەری ساڵی نوێی کوردی بەڕێ دەکەن. سەری ساڵی نوێش لە کاتێکدایە بەهۆی سیاسەتی چەوتی بەرپرسانی هەرێم کورد خاکی ناوچەدا بڕێراوەکانی لەدەستدا و دانیشتوانەکەشی لە بارودۆخێکی خراپدان. دوای سەرهەڵدانی داعش لە ساڵی 2014 و پاشەکشەی هێزە عێراقیەکان کورد توانی کۆنتڕۆڵی تەواوی ئەو ناوچە کوردنشینانە بکات کە بە جێناکۆک لە دەستوری عێراقدا ناوبراون و پێک دێن لە ناوچە کوردیەکانی پارێزگای کەرکووک و دیالە و نینەوە و سەلاحەدین. بەڵام بەهۆی نەزانینی لە سیاسەتکردن و ئەنجامدانی ڕیفراندۆم لەلایەن حیزبەکانی ناو ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم کورد لە سەدا پەنجاویەکی خاکی باشووری کوردستانی لەدەستدا و دانیشتوانەکەشی ڕوبەڕووی دەیان پێشلکاری و ماڵوێرانی بوونەوە لەلایەن هێزە عێراقیەکان و گروپە چەکدارەکانی حەشدی شعبی. ئێستا چارەنووسی ناوچە کوردستانیە دابڕێنراوەکان بە نادیاری ماوەتەوە. لە بەرامبەریشدا ئەو هێز و لایەنانەی بوونە هۆی لەدەستدانی ئەو ناوچانە نەداوای لێبوردنیان کرد نەڕوبەڕووی دادگاکرانەوە. پێش ئەنجامدانی ڕیفراندۆم بەرپرسی حیزبەکانی ناو ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم هەندێکیانیان گوت خۆمان پارێزگاری لەو ناوچانەکەین و هەندێکی شانیان وت بە دڵنیاییەوە لە کەرکووک هیچ ڕوونادات کەچی دوای 16 ئۆکتۆبەر خەڵکی کەرکووک و ناوچە کوردستانیەکانیان بەتەنیا جێهێشت. لەلایەکی ترەوە هەردوو پارتە دەسەڵاتدارەکەی هەرێم لە دوای پرۆسەی داگیرکردنی عێراق و باڵا دەستبوونیان لە شاری کەرکووک لەبەری خزمەتکردنی خەڵک خەریکی بەرژەوەندی حیزبی بوون. تەنانەت دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەریش ئامادەنین واز لە ململانەی حیزبی بهێن و لە سەردانانی پارێزگارێکی کورد بۆ شارەکە ڕێبکەون. شاری کەرکووک کە یەکێکە لە ناوچە دەوڵەمەندەکان بە نەوت کەچی ئەو کاتی هەردوو پارتەکە نەوتی کەرکووکیان هەناردە دەکرد ئامادە نەبوون پارەکەی بۆ دانیشتوانەکەی خەرج بکەن. دوای لە دەستدانی خاکی ناوچە دابڕێنراوەکان کورد لەو ناوچانە لە بەردەم هەڵبژارنی پەرلەمانی عێراقدایە و چاوەڕوانیش دەکرێت دانیشتوانی ئەو ناوچانە لەم هەڵبژارنە تۆڵە لەو لایەنانە بکەنەوە کە ناوچە کوردستانیەکانیان دۆڕان. جارێکی سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان بەخێربێن سوپاس بۆ ئامادەبوونتان. کاک حەسەن گەسەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین تا چەند لە بارودۆخێکی تایبەت دانیشتوانی ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارە هەرێم پێشوازی لە ساڵی نوێی کوردیەکەن. بڵێ دیارە دوای تێپەڕبوونی زیاتر لە 5 مانگ بەسەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەردا تا ئێستا خەڵکی ئەو سنوورە تا ئەندازەیەک تۆزێک هێور بۆتەوە بارودۆخەکە، بەڵام لە ڕاستیدا کورد وەکو دەسڵات وەکو نەتەوە وەکو پێکاتە وەکو شخصیەتی معنەوی لە ئێستادا هاوڵاتی دەرەجە 2 دەرەجە 3ەیە. بۆیە هەر کاتێک ئەگەر کورد بیەوێ هەنگاوێ بە ئاقاری کوردبوونی خۆیدا بهاوێت بێگومان دووچاری گێچەڵ و ئازاردان و پێشلکاریە بێ. بە نمونە لە دوێنێ لە کاتی کردنەوەی ئاگری نەورۆز لە شاری کەرکووکی کوردان بینیمان چۆن لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لە بەشێک لە میدیاکانیش بڵاو بووە چۆن سەرباز و ئەندامانی هێزە عێراقیەکان سوکایەتی بە گەنجان و ژنان و کچان و هاوڵاتیانی کەرکووکەکەن کە بە جلی ئاڵاوەڵای کوردیەوە بە ئاڵای کوردستانەوە دەچن بەشداری لە ئەو بۆنە پیرۆزەی کورداکەن کەچی دووچاری سوکایەتیە بن. ئەویش بەشێکە لەو پرۆسەی داگیرکاریی کە لە سایی شکست و هەڵەی دەسڵاتدارانی کورد و لە بەرەنجامی لە خۆباییبوون و بغرابوونی عەبادی و دەسڵاتدارانی عێراق کە چۆن هەمیشە تاچی کورد
مافی هاونیشتمانانی کورد و پێگەی کورد لەو سنوورانە ڕۆژ لە دوای ڕۆژ بەرتەسترە بێتەوە بچووکترە بێتەوە و لەژێر گوشاری هەمە چەشنان بۆ سندنەوەی هەر بوون و پێگەیەکی کورد لە سنووری تەواوی ناوچە جێناوکانە. من دەمەوێت سەرنجی جەناب و تەواوی بینەران ڕابکێشم بەداخەوە هەم میدیای کوردی بەشێکی بانقاست بەشێکی لە بێئاگاییە تەنها دۆخی ناوچە کە من لە ئێستادا بە ناوچە داگیرکراوەکانی دەژمێرم و حسابی یەکەم تەنها باس کەرکووک و خورمات و خانەقی نەکرێت وەکەوەی ئێمە دبس و مەخمور و سەرگەڕان و دەشتی نینەوا و شنگال و هەتا دەچێتە ڕەبیعامە مەسافەیەکە زۆر لە مەساحەیە زۆرترە کە هەمیشە میدیاکان و بەشێکی لە میدیاکان بە ئەنقەس تەنها باسی کەرکووک و خورماتووەکەن کاکە شنگالیش داگیر کراوە دەشتی نینەوە دەوروبەری مەخمور دبس ئێخۆمانیش هەمووی بەشێکن لە خاکی کوردستان لەلایەن سوپا و حەشتەوە داگیر کراون و پرۆسەی بە عارەبکردنی تێدا ئەنجام دراوە و پرۆسەی ڕاماڵینی کورد لە بواری کاژێڕیە و بواری ئەمنی و سەربازی و بەڕێوەبردننی ئەو شار و شارۆچکانە کەچی تەنها زۆمی کامیرەکان و تەنها قسەکردن لەسەر کەرکووک و خورماتووە نەخێر دەبێت هەتا ڕەبیع و شنگالیش باز بکرێت کە ئەوانش لە ئێستادا لەبەردەستی حەشدی شعبی و سوپای عێراقیان لە چوارچێوەی ئەو داگیرکاری. سوپاس دەکەم مامۆستا جەنابیشت بەخێر بێی سەبارەت بە نەورۆزی ئەمساڵ جیاواز بوو بۆ ئێوە وەکو کەرکووک. بەڵێ بە ناوی خوای گەورە و میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵەکەتان و سپاس بۆ جەنابیشتان. پیرۆزبای ساڵی نوێی کوردی لە کەرکووک و کەرکووکەکان و تەواوی کوردستانیان دەکەم. نەورۆز سەرەتای ڕزگاری و سەرەتای ساڵێکی نوێ دەلالەتە لەسەر ڕزگاربوونی کورد بەگشتی یعنی واتە لە دەست زوحاکێک یان بەداخەوە ئێستا تووشی دەیان زوحاک و دەیان خەڵکی زاڵم و ستەمکار بوون لە ناوخۆش ئێستا پێشتری من لە زوحاک ڕزگار زوحاکمانە ئێستا لە ناوخۆشماندا ئێستا تووشی ڕوبەڕووی دەیان و سەدان زوحاک بوونێتەوە بەداخەوە. مقارنە سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت ئەگەر مقارنەیە بکەین بە ئێستا و بە ساڵەکانی ڕابردوو طبعاً پێش ئەوی بچینە سەرەوە یعنی ئەگەر نەورۆز لای هەموو کوردێک لە هەر خاکێکی کوردستان لەسەر هەر بستێ خاکێکی کوردستان مانای ساڵی نوێ و شۆڕش و بەرخۆدان بێ ئەوە بە دڵنیایەوە لای کەرکووچەکان دوو جار پیرۆزی هەیە چکە نەورۆز ڕۆژی ڕزگارکردنی کەرکووچەکانە بۆیە جیاواز لە شارەکانی تری هەرێمی کوردستان کەرکووک نەورۆز بۆ کەرکووچەکان ئەو مانا گەورەیەشی هەیە و هەر ئەوەش وای کردووە یەکێ لە هۆکارە گەورانە کە ساڵانە بە جۆش و خرۆشێکی زۆرەوە بەشدارە بن لەو بۆنەیە و هەمیشە پەیامی نوێ و هەمیشە قسەی نوێیان پێیە کەرکووچەکان بۆ نەورۆز. بەداخەوە ساڵانی ڕابردوو ئێمە کە ئەمانویست یعنی ئەچوینە سەر قەڵاو لە هەمان شوێنە ئاگرەکرا یاخود ئاهەنگێک یاخود باشتر بڵێم لایەنە سیاسەکان پەیامێکیان هەبوو و هەموو ساڵێ بەیاننامەیەکیان هەبوو ئەم ساڵیش بە هەمان شێوە ئەوەمان هەبوو هەموو لایەنە سیاسەکان لەسەر قەڵا کۆبووینەوە و خەڵک و جەماوەرێکی زۆر هاتبوو. بەڵام بازەوەی بۆ 2 ساعات ئێوە توانیوتانەوەستن لەو ناوچەیە کۆبوو بنەوە. ئەوەی کە جەنابی محافظ بە وەکالەت ئاماژەی پێکرد لە پەیامێکی ڕسمی خۆیدا بە ڤیددیۆ ئاماژەی بەوە کرد بەڵێ تەنها بۆ 2 ساعات بووە ئەوەش بۆ خۆی مانایەکی خراپی هەیە بۆ کورد و بۆ کوردستانەکان بۆ قیادەی سیاسی کورد بەگشتی بەداخەوە ئەوەی کە زۆر خراپە لەم پەیامە و لە پەیامەکانی ترا ئێمە لە ساڵانی ڕابردوو کە ئاگر ئەکرایەوە یاخود کە ئاڵای کوردستان هەڵەدرا پەیامی سەرەکی ئێمە بۆ ئەوە بوو کە ئێمە لە نەورۆزدا دەوڵەتی کوردی ڕاگەێنین ئێمە لە نەورۆزدا پەیامی دەوڵەتی کوردیمان پێە ئەم نەورۆزە نەورۆزێکی تر هەمیشە ئێمە کارمان لەسەرەوە کردو وتومانە ئەو دەوڵەتە کوردیە لە نەورۆزە ڕائەگەێنرێ. ئێستا لەم نەورۆزەیە ئێمە تەنها ئیش لەسەرەوە کراوە کە ئاڵایەکی مەترونیوی یاخود 2 مەتری بدێتە دەست گەنجێکەوە کە ئەمە هەموو پەیامەکە بووە بەڕاستی ئەمە کارێکی خراپ نییە. ئێمە هەمیشە کار لەسەر ئەبێ ئەوە بکەین کە
ینی دواتر قسە لەسەرەوەکەین ئێمە چی بکەین لە کەرکووک ئێستا حاڵی کورد لەکوێیە بەڵام بەداخەوە خەڵکانێک ینی هەندێک لەلایەنە سیاسەکان ئێستا هەموو کار و مزادێکی سیاسیان بۆتە ئەوە کە ئاڵایەکی کوردستان بێنن بیدەنە دەستگەنجێکەوە و ئەمە بەڕاستی خۆشیان بە سیارەی جامڕەش و بە هێزی زۆر و ئەوانەوە بێنە ناو خەڵک و هەروەکو جاران کە بەداخەوە بۆ ئێمە خەڵک بڵێ لەمڕۆ جیاوازە کە نەورۆزی پێشووتر یا سەر ساڵی پێشووتر بە درێژایی مێژوو کورد ئەوەندە خاکەی بەدەستەوە نەبوو کە ڕابردوو کورد بەرەستیەوە ئێستا کورد لە 150 خاکی لەرزاوە. بەڵێ ئەوە بە تاکیدانیەوە مقارنە هەرە گەورەکەیە کە ئێمە لە مێژووە ڕەنگە کورد بەقەت 2016 و 2017 با بڵێن خاچی بەدەستەوە نەبوو بێ با بڵێن هەیمەنە و قووەت و دەسەڵاتی نەبوو بێ بەڵام بەهۆی بە خراپ بەکارهێنانی ئەم هێزەوە ئەم دەسەڵاتەوە ئێمە تەمان هەموویمان لەدەستدا وەکو لە دەستیشماندا پێویستە لە هەر شوێنێکە ئینسان با بڵێن قازانجی نەکرد زەرەری کرد پێویستە ئینسان بە خۆداچوونەوەی هەبێ بە تایبەتی لایەنی سیاسی و بە تایبەتی سیاسەکان هەبووە تا ئێستا هیچ بە خۆداچوونەوەیەک نەبووە بەداخەوە کە ئەمە یعنی ئەکرا قسەی زیاتر لەسەرکەین ئەکرا قیادەی سیاسی کورد ئەکرا کەرکوچەکان وەکو بەرپرسانی ئەو بەرپرسە نابەرپرسانی کە ئەو بارودۆخەیان گەیاندا ئەمڕۆ ئەکرا سوودیان لەم بارودۆخە وەربگرتایە ئەکرا یعنی ئەم مێژووە کە ئەگەر ئینسان بێوێ هەنگاوێ بۆ پێشەوە بنە بە تاکی دەبێ کەمێک بگەڕێتەوە دواوە واتە سەیری ڕابردوو مێژووی خۆی بکە بەڵام ئێمە هاتین ئێستا ئەوەی کە لە دوای 16 مانگ ئەگوزارێ بەڕاستی هەر هەمان ئەوەیە کە لە پێش 16 مانگ واتە کە ئێمە هیچ سوودمان لەمە نەبینی کە ئەمە یەکێکە لە خاڵە هەرە سلبیەکان بۆ سپاس کاک حەسەن سەبارەت بۆی کە مامۆستا ئاماژەی پێکرد ئەوەی کە ئێمە لە ناو خۆدا کە نەورۆز بەڕێزیت بەکاربێشتان لە مێژووە زوحاکمان هەیە بۆیە حاڵمانەوە خراپە لە ڕووی موچەوە لە کوردستان خاک لە دەست دەدەین زاڵمان هەیە بۆیە ئێمە تووشی ئەم بارودۆ خاتوین. وەڵام من دەمەوێت شتێک باز بکەم کە ڕەنگە لای جەناب چولای بینەران جێی سەرنج بێ ئایا من وەکاو نیشتیمانیەک بۆ پیرۆزباییم نەکرد لە ڕاستیدا هەموو جۆرە پیرۆزبایەکان بۆ هەر بۆنەیەک بێ دەبێت دەستکەوتە بێ و سەرکەوتن هەبێ بۆیە من ڕێم بەخۆم نەدا لەم نەورۆزەدا پیرۆزبایی لە کەس بکەم لە هیچ هاو نیشتمانیەک لە هیچ دۆست و ڕەفیقیشی خۆم لەبەر ئەوەی تۆ خاکت داگیر کراوە و لە ئێستادا لە ڕۆژاوای کوردستان و لە باشووری کوردستان و لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە باکووری کوردستان چەندین زوحاک لە دەرگای تۆیە بۆ ئەوەی لوشت کا و لە ناوت ببا و بچڕێتەوە باشە جا بۆیە من بەڕاستی نەورۆزێکە ژێرکەوتن بێت و نەورۆزێکە ژێر دەستەی بێ بەڕاستی نەمتوانی پیرۆزبایی بکەم بە تایبەتی بۆ خورمات و غەمی دووری خورمات و ڕێگەی نەدام پیرۆزبایی بەس بۆ ناوخۆ ئێستا زوحاکی زۆرمان پەیدا بووە کە کورد ئێستا لە باشووری کوردستان تووشی برسێتی بووە لە ناوچە کوردستانیەکان تووشی لە دەستدانی خاک و ئاوارەیی بووە من ناکرێ وەکو زوحاکێک بیشبهێنم ئەوانی کە لە ناوە هەن لە ڕاستیدا ئێمە دەسڵاتێکی شکست خواردومان هەیە و کە ناکرێ ناوی لێ بنەی سیستەم نازانم شتێکمان هەیە ناوی حکومڕانیە ئەمە سەر لەبەری شکستی هێنا و ئەم هەرێمەی دووچاری قەیران و دووچاری پاشەکشە و دووچاری دۆڕان و دووچاری بێئومێدی و دووچاری لە دەستدانی دەستکەوتی سەروەریەکانی خوێنی شەهیدان و ماندووبوونی خەڵکی کوردستانی لێکەوتەوە بۆیە ناکرێ من بڵێم زوحاکن بەڵام بەڕاستی دەسڵاتێک بووە شکستی هێنا و دەسڵاتێک بوو لە ئێستادا زەمەنی ئەم چرکە ساتە ئەوانی تێپەڕاندووە ئیتر ئەوان ناتوانن کوڕی ئەمڕۆ بن بەسکاوشمان نییە بۆ ڕاستکردنەوەی بارودۆخەکەوەیە دەزانی چۆن بە ڕەنگە ئەم دەستەواژانە بۆ هەریشێک لە ئێمەمانە جیاواز بێ شوناس لە بارودۆخێکی جیاوازتر بەڵێ لە بارودۆخێکی جیاوازترە من پێم وایە گەلی کورد کاوەی باشی تێدایە چی وەکو هێزی سیاسی و چی وەکو تاک وەکو خەڵکی دڵسۆزی زۆر باشی تێدایە بەو ئومێدەی کاوەکانی ئێمە بە چەکوشەکەیان سەری ئەوانەی کە تۆ و خەڵکی تر بە زوحاچان ئەشوبهێنێ سەری پان نەکاتەوە بەڵام هەردوو مەچەکی بگرێ بڵێ کاتت بەسەر چووە ئەم وڵاتە
لەمە زیاتر وێران مەکە و لەمە زیاتر تووشی قەیرانی مەکە و با لەمە زیاتر لەسەر دەستی ئێوە ڕەنجی شەهیدان و تێکۆشەران و ماندوو شۆڕشەکانی کورد بەزایە نەچێ بۆیە تا ئێرە بوەستن ستۆپیان پێ بکەن و دووریان کەنەوە لە دەسڵات بۆی کاوە دڵسۆزەکان دیارەوە بۆ مەسلەی کاو نەورۆزیش قسەی زۆر هەیە حەز ناکەم لێرە زۆر باش بەس وەکو ئەو بارودۆخی کە پێ دوای چێ بۆتە هۆی دەرەنجامیان بارودۆخێکی ئێستا لە ناوچە کوردستانیەکان هەیە ئایا هیچ پێداچوونەیە کە بوو خەمخۆریە کە بوو بەرامبەر ئەو ناوچانە ئێستا هەیە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کاک حەکیمجان بە پلەی یەکەم ئەوەی کە بەرپرسیارە لە هەموو پاشەکشەکان و لە هەموو شکستەکان و لە هەموو ماڵوێرانەکان ئەم دەسڵاتەیە کە لە هەرێمی کوردستانایە باشە لەمە کارە ساتر و لەمە سەیرتر ئەوەیە دوای 26 ساڵ کۆی هەرێمی کوردستان و دوای 14-15 ساڵ ئەو ناوچانەی کە لە پرۆسەی ئازادیە وەرمانگرتەوە لە دوای ئەم هەموو شکستانە تازە بە تازە دنەی ململانی حیزبایەتی دەین لەو ناوچانە و ئەو هێز ئامادەنیە بێتەوە لە ئەنجومەن کۆبوونەوە بکە و کۆتایی بە کێشەکان بێن و کورد لەوێ بێتە ژمارە ئەم هێزەوێتی جاریشی تر عەزەڵات کا بە شێوازی جیاجیا و بە ئامرازی جیاجیا یعنی کێشەی گەورە ئەوەی کە عەرە بەڵێ تامەت الکوبرا ئەوەیە دەسڵاتداران لەم هەرێمە و هێزە سەرچیەکان لەم هەرێمە تا ئەم چرکە ساتە پند و عیبرەتیان لە شکستەکانی خۆیان وەرنەگرتووە و هەمان هەڵە دووبارە ئەکەنەوە لە ئێستادا یعنی دوای 16 ئۆکتۆبەر هەڵەکانی شکستی حکومڕانی هەڵەکانی لە دەستدانی ئەو ناوچانە هەڵەکانی ململانەی حیزبایەتی ئێستا جارێکی تر خۆی فۆرمەڵا ئاکاتەوە جارێکی تر بەزەقتر دەرەکەوێتەوە بێگومان زەرمەندی یەکەم و کۆتاییش خەڵکی کوردستان و قەوارەی سیاسی و ئەزمونونەکەمانە کە بەداخەوە تا ئەم چرکە ساتە ئەبینین وایان کردووە ئومێد و هیوایان لەناو خەڵکی ئێمە لێڵ کردووە و تاریک کردووە بەو ئومێدەی ئێستاکە ژمارەیەک هێز هاتوونەتە مەیدان کە بە خۆشحاڵی و یەکێ لەو هێزانە هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری بتوانین لانی کەم ئەو بارە گرانە و ئەو دۆخە نەخوازراوەی کە لە هەرێمی کوردستان هەیە ئێمە بتوانین بێڕەوێنەوە یان لە بە هاوکاری هێزەکانی تر بتوانین دۆخێک بخڵقێنین کە ببێتە مایەی ئومێد و هیوا بۆ خەڵکی کوردستان. سپاس دەکەم مامۆستا سەبارەت بەوەی کە پێش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر یاخود نەورۆزەکانی پێشتر بەرپرسان زۆر داتن بۆ کەرکووک بەڵێن زۆریان بە خەڵکی کەرکووک دەدا ئێستا دوای ڕووداوەکان خەڵکی کەرکووکیان یاخود بڵێن ناوچە کوردستانیەکانە بە شێوەی گشتی بەتەنیا جێهێشتووە؟ خەڵکی کەرکووک لە خۆڕاگری خۆیان و لە مانەوەی خۆیان لە ساحەکە کە ئەمە بەڕاستی هەمیشە و تومانە ئەمە پەیامێکی زۆر باشە بۆ دەسەڵاتدارانی بەغا بۆ ئەوانەی کە ئەیانەوێت کورد تەهمیش بکەن بۆ ئەوانەی کە هەمیشە ویستویانە کورد بکەنە پاشکۆ اینجا لە ڕێی دەستورەوە بێت چکە ینی شتێک نییە لە ناو دەستورە یعنی بۆ معلوماتی بینەرانیش خۆی دەستور ئیرادەی خەڵکی کردووە بە حەکەم ئیرادەی خەڵک و جەماوەری کردووە بەوەی کە کراوە بە ئەساس نەک هێز نەک بەکارهێنانی هێز بۆیە من پێم وایە مانەوەی خەڵکی کەرکووک لە شارەکە و ئیرادەی بەهێزی خەڵک لە شارەکە و بەشداریکردنی خەڵک لە هەموو پرۆسە سیاسیەکان ئەمجا ئێستا بە شێوازی تر ینی گۆڕانکاری بەسەر هاتووە کە ئێستا توانین بڵێن ئەبێ شێوازی مەدەنی بگرینە بەر لەمە دووە ئەوە خەڵکی شاری کەرکووک و جەماوەری خۆشەویست شاری کەرکووکە بەمانەوەیان پاشان بە بەشداریان لە هەموو پرۆسە سیاسیەکانە توانیوانە شارەکە جێنەهێڵن بەڵام ئەوە بەرپرسانی شاری کەرکووکە دوایەوەی کە هەڵەیان ئەنجامدا دوایەوەی کە سوودیان لەو هەڵانە وەرنەگرت دوایەوەی شارەکەیان جێهێشت بە هەموو لایەنە سیاسیەکان کە ئەوانەی کە بەرپرسن ئامادە نەبوون لەگەڵ خەڵک بن ئامادە نەبوون لەگەڵ معانات و ئێش و ئازاری خەڵک بن لە هەموو ئەو ستەمانی کە بەرامبەر کورد ئەکرێت لە دوای 16 مانگەوە بەنمونە دوێنێ دوو ڕۆژنامە نووسی هاوڕێ خۆشەویست دەستگیر کران ینی سوپاس بۆخوا دواتر ئازاد کران ینی ئەمانە بۆ خۆی هەمویان خەرقن ئەمانە هەمویان خراپن بەڵام خۆشبەختانە مانەوەی خەڵکی کەرکووک خۆڕاگری خەڵکی کەرکووک لە بەس ئێستا دۆخەکە ئاسایی بۆ تۆ بۆ نمونە یاخود ئێستا دۆخی خەڵک ئاسایی لەو ناوچانە یاخود پێشلکاری بەردەوام لەلایەن هێزە عێراقیەکان لەگەڵ حەجی شعبی بەڵێ
ئێمە ینی خۆی مەفروزە داتایەک هەبێ یان جیهەتێکی معنی مەسەلەن بۆ بەڕێستانی پشڕاست کاتەوە بە نمونە ینی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەگەر ئەوانەی کە ئێستا لە دەوامان یاخود بۆ نمونە شوڕتەی کەرکووک یاخود هەر لایەنێکی تر یعنی بەداتا بڵێ بۆ نمونە ڕقەمێکی پێبێ بڵێ ئەوەندە خروقات کراوە ئەوەندە شەکوا کراوە ئێمە من وای ئەبینم یعنی تا ڕادەیەکی باش ئێستا یعنی کەرکووک ئەو دۆخە نییە کە هەندێک پێیان وایە جەهەنمە و هەندێکیش پێیان وابێ بەهەشتە نەخێر لەو بینەیە کۆمەڵێ وردەکاری و تەفاسیری زۆری تایە کۆمەڵی خروقات هەیە بەڵێ ڕۆژانە بەرامبەر کورد و بەرامبەر جەماوەری شاری کەرکووکەکرێ بەڵام لەگەڵ ئەوەشدا لە هەندێ بابەت و لە هەندێ ڕۆوە ئێستا خەریکە دۆخی کەرکووک ئەگەڕێتەوە دۆخی ئاسایی خۆی بەڵام زەمانیش نییە بۆ ئەوەی کە ئەم دۆخە هەروە بەردەوام بێ چونکە بەڕاستی مەفروض وایە زەمان دەستور بێ دەستوری عێراق بێ با بڵێن بەڵام بەداخەوە کەسانێک ئەیانەوێ هەمیشە ویستویانە کورد لە شارەکە تەهمیش بکەن ئێمە پێیان ئەڵێن ئەگەر ئەتانەوێ کورد لە شارەکە تەهمیش بکەن ئەگەر ئەتانەوێ بیر لە هێز بکەنەوە ئەگەر ئەتانەوێ ڕێچکەی سەدام حوسێن بگرنە بەر ئەوە با هەر مێژووی سەدام حوسێن بۆ خۆیان بەبیر خۆیان بێنەوە سەدام حوسێن بەو هەموو هێزەی کە هەیبوو بەو هەموو توانە و دەسەڵاتەی هەبوو بە تەعریبیەوە بە تەبعیسەوە یعنی هەوڵێکی زۆریدا کورد لە ناوچەکە پەراوێز بخاوە بە دەریانە بەڵام نەیتوانێت خۆی سەرکردەکانی کورد نەمرێتەوە کاری و پەراوێزێکی بە دڵنیاییەوە تێدایە ئەو پێشێلکاری یاخود شتێک کە کورد لەو ناوچانە تێدا بێت قسەمان لەسەر ئەوەیە بە دڵنیاییەوە کورد خۆی هۆکارە و کورد خۆی کەم تەرخەم بووە و ئێمە دەیان جار هەر نەمبین بەرەشەوە وتومانە کە ئەمانە هەڵەی گەورن و بە تایبەتی پێش ریفراندۆم چەندین جار ئێمە بە بەیاننامە بەدێشان لێوە نەکردو خەڵکی کەرکووک و ناوچانە بەڵێ هیچ ئەوان خۆ نەگەڕاونەتەوە بۆ خەڵک ینی ئەوان خۆ هیچ پرسێکیان بە خەڵک نەکردووە تەنانەت بە هێزە گەورەکانی ناوچەکەش ینی خۆ ئەگەر پرسیان بۆ نمونەیەشێت مەڵبەندی یەشێتی نیشتمانی کوردستان لە ناوچەکە بکردایە کە ئەوان لەگەڵ ریفراندۆم نەبوون لەگەڵ ئەو وەزع نەبوون بارحاڵ ئەوە هەڵەیەکی گەورە بوو کرا گرنگەوەی ئێمە دەرس لەمانەوە بگرین من ویستم ئەو چەند کەلیمەیە تەواو کەم یانی سەدام حوسێن بەو هێز و دەسەڵاتی خۆیەوە نەیتوانی بەڕاستی ئێستاش ئەگەر هەر کەسێ بیەوێ ئەوە بە دڵنیایەوە ناتوانێت چونکە تەهمیشکردنی کورد یاخود باسی قیادە ناکەین باسی خەڵک و جەماوەری شاری کەرکووکەکەین چونکە کورد بە خۆڕاگری وتمان لە شارەکە ماوەتەوە ئەوە ناتوانێت ئێمە لە بەرامبەرە ئەگەر ئەو دەستوری کە ئەوان باسێکن کە مەفروزە سەنجی مەحەک بێ کە ئەساس بێ بۆ ئیرادەی خەڵک ئەساس بێ نە لە تەطبیعە نە لە ئەو مەرحەلانی مادە 140 هیچی باسەوە نەکراوەکە سپاس دەکەم بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی. گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی. هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی و سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە. لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە. لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان. ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا. گروپی کۆمپانیەکانی نوێکار. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. بەهادارترینی دیاریەکان
بۆنیگای شیرین و خواستەکانی تۆ دروستەکەین لە باشترین شوکۆلات و باشترین ناوکی بندق. بۆ بەدیهێنانی چەند ساتێک لە ژیانت کە پڕ بووە لە هەیەجان. لێوان لێو بووە لە خۆشیەکان. ئاوێتە کراوە لەگەڵ عیشق و ئەوین. شۆکۆلاتەی بندوقی تاڵی فەرماند پڕاوپڕ لە عیشق. کۆمیلی نیشانی بەرزی کوالیتی و ڕەسەنایەتی لە بەرهەمهێنان. بەرهەمەکانی کۆمیلی شامپۆی قژی کۆمیلی بە پێکاتە تایبەتەکەی هۆکارە بۆ بژانەوە و ڕیقەدارکردن و بەهێزکردنی ڕێگەکانی قژ. جۆرەکانی شامپۆی قژ بۆ قژی ئاسایی و چەور و وشک و دژە کڕێش و قژی بخۆرکە بۆ یەکراو. جۆرەکانی کلینەکسی تەڕی کۆمیلی بۆ بەکارهێنانی ڕۆژانە، پاکەرەوەی لەش، پاکەرەوەی ماکیاژ کە توانایەکی بەهێزی هەیە لە لابردنی ماکیاژ و مادەی وەتەرپروفی ناو ماکیاژ بەبێ جێهێشتنی هیچ موادێکی زەیتی. شامپۆی خۆشتن و دەستشتنی کۆمیلی پێست بۆنخۆش و نەرمەکە. کرێمی دەست و دەموچاوی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە، پێستە وشک و زبرەکانی دەست و قاچ نەرم و زیندووە کاتەوە. زۆرینەی بەرهەمەکانی کۆمیلی لە 100% زەیتی زەیتونی سروشتی تیا بەکاراتوە. گۆڵدن ئای بریکاری سەرەکی بەرهەمەکانی کۆمیلی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. زارێکی تر سڵاوتان لێبێت بەڕێزان کاک حەسەن بگەرم و لای بەڕێزت سەبارەت بە چۆن دەکرێت دۆخی و ناوچانە ئاسایی بکرێتەوە ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارە هێرم بە تایبەتی خوورماتوە ئێستا ئاسایی بۆ تۆ کە بەڕێزت خەڵکی خوورماتووی لە ڕاستیدا من پێم خۆشە ینی لە میدیای کۆمەڵی ئیسلامیەوە دەست پێ بکرێت کە هەمیشە پرسیارەکرێت تەنها پرسیارەکان ئاراسەی دۆخی کەرکووک و خوورماتوو نەکرێت. مەسەن پرسیار لە دۆخی شنگال بکەنی خۆ شنگالی وەکو کەرکووک و خوورماتووە دەبست بە هەمان شێوە مەبەستمان یعنی هەموو ئەو ناوچانە حاڵەتەکەی وەکو یەکە بەڵام زیاتر تەرکیزەکە لەوەیە. سەبارەت بە وەزعی خوورماتوو دیارە ئەوەی لە خوورماتوو ڕوویدا لە 16 ئۆکتۆبەرە کەمتر لە شارەکانی تر ڕوویدا چونکە لەوێ خۆتان نەزانن پێشتری باسمان کردو ئەو هەموو قەت و عام و تاڵانکردن و سوتاندن و سوکایەتیکردن بە هەموو جوانەکانی کورد بە هەموو پیرۆزەکانی کورد ئەوەی کە ڕوویدا لە ئێستادا خوورماتوو لەوەتی هێزێک هاتووە بەرپەشتانەوەی خێرا ڕەتەسەریع ئەم هێزە تا ئەندازەیەک لە ڕووی ئەمنیەوە توانیەتی هاوسەنجیە ڕابگرێ بەڵام تا ئێستاکە نە ئیداراتی کورد گەڕاوەتەوە و نە هەموو ئاوارەکانی کورد گەڕاوەتەوە و تەنانەت هێزە سیاسەکانیش بارگای حیزبەکانیش گەڕاونەتەوە زۆر بە بچووکی ینی بەوەی کە چەند کەس پاسەوانیان بێ و چۆن هەڵس و کەوتکەن و من ئاگام هەیە زانیاری وردم هەیە هەڕاشەی ناڕاستە خۆشیان لێکراوە کە ئەگەری یەک شتێک بێت دێنە سەر بارگاکانیان کەواتە کورد لەوێ میوانە و لە هەموو چرکەیەکشە بۆ هێزانە هەیە بێنە سەر ماڵە کوردێ و بێنە سەر بارگای حیزبێک پەلاماری بن مەسەن نمونەت بۆێنمەوە شەوی ڕابردوو تیرۆستانی داعش لە 4-5 قۆڵەوە لە سنووری خوورماتوو پەلاماری هێزە عێراقیەکان و حەشدی شعبیان داوە و ژمارەیەکیان لێ کوژرا و ژمارەیەکیان لێ بریندار بووە هەر لەو چرکە ساتە بڕیار دەری مقرری پەرلەمانی عێراق کە نیازی ئۆغڵووە تورکمانە لە دووس خوورماتوو ئەندامی پەرلەمانی عێراقا دەرئەچێ دەڵێ سوکایەتی بە کوردەکە بە نەورۆزێکا و بە هێز و بە کەسایەتیشی دیاریکراوی هێزێکی سیاسی ئەکا لە کوردستانە و کوردیش تاوانبارەکە بەوەی کە ئەوە کووردە لە چەندین لاوە پەلاماری حەشدی شعبی داوە پەلاماری هێزە عێراقیەکانی داوە کەچی سەعاتێک دوای ئەوە سایتی ئەعماقی داعش دەرەچێ و باس لە چالاکیەکەی خۆیانەکە بەڕاستی ئەمە
هەم تۆمەتبارکردنی کووردا و هەم سوکایەتیکردنە بە کورد و هەم ناشرینکردنی کووردا و هەم هاندانی عەرەبی شیعەیە و دەسەڵاتدارانی شیعەیە بۆەوەی دژایەتی کوردکەن لێرەوە پرسیارەکەوەیە باش ئەمە تەنیا ئەندام پەرلەمانێکە کە بەڕاستی زۆر نامەنتقیانە زۆر دژمنکارانە زۆر ئاژاوە جێڕانە بەردەوام لە بەغدا لە نێو پەرلەمانەوە لە دووس خورمات و سەرقاڵی دروستکردنی تۆمەتە بۆ کورد لێرە پرسیارەکەوەیە ئەرکی پەرلەمانتارانی کورد چییە؟ نەورۆز جەژنێکی تا ئەندازەیەک جیهانی ڕاستە بۆ کوردیشە سوکایەتی بە نەورۆز کردووە کوردی تاوانبار کردووە کە خەڵکی کوشتووە هێزێک و کەسایەتیەکی دیاری ئەم هەرێمیشی تاوانبار کردووە و هانی عەرەبیش ئەدا لە کورد قبول نەکەن و پەلاماری کورد بدەن و سوکایەتیەکەن باشە بۆ سکاڵای لەسەر تۆمار ناکەن باشاز دەکەی سکاڵ لەسەر تۆمار من لێرەوە پێشنیارەکەم هەل لەسەر و کۆمارەوە تا وەزیرەکان تا ئەندام پەرلەمانەکان ئەمان سێ ئەندام پەرلەمانن ئەوانەی خۆمان 67 ئەندام پەرلەمانە بەسەر و کۆمار و بە چەندین وەزیر و بە چەندین پۆستەوە ناتوانن مقارعی نیازی بکەن و ناتوانن لە ڕێی یاسایی و دەستوریەوە ئێستاکە بەپێی ئەوەی کە ئەو ڤیدۆیانەی لەبەر دەستی ئێمەیە دەکرێت نیازی بدرێتە دادگا ولی قبول نەکرێ بەڵام بەداخەوە تەنها لە یەک شوێن ئێمە ئەندام پەرلەمانەکانی کورد دەبین لە کاتی بودجا ئیتر 16 ئۆکتۆبەرە ئیتر مادەی 140 ئیتر چارەنووسی کووردا سنووری کووردا ئاڵای کووردا کوشتنی کووردە لەمانە بەداخەوە باشە بەس باسی ئەوت کرد کە من ناوچە کوردستانیەکان لە بارودۆخێکی خراپدان بەس پێ دوای ئێستا بۆ نمونەیەکێتی باسی شنگال دەکا پارتی لە بەرامبەر باسی کەرکووک و خورماتوو دەکا هەمویان وەکو یەک داگیرکراون هەردووکیان تاوانبار بە بۆ چوونیەوە دیارە بەرپرسیارەتی ڕاستە و خۆی بێ چەند و چۆن ئەکەوێتە ئەستۆی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان چۆن یعنی مەسەن بۆ نمونە ئێستاکە لە ئەفرینە خۆ ئەفرینەوەی بەرگری کردەیە یەپەگەیە وەنیە شەڕی قارەمانانی کرداوە قوربانیەکی زۆر زۆریدا و لە نەتیجەیشە سوپای تورکات ئەو شاری داگیر کردووە کەس لۆمە و گلەیی لە پێدە ناکە خۆ ئەگەر یەکێتی و پارتی مقاومەتیان بکردایە و شنگال و دەشتی نینەوە و دبس و خورمات و کەرکووک و ئەمانیان تەسلیم نەکردبایە مقاومەتیان بکردایە و ئەگەر مقاومەتیان پێ نەکرا بەرگریشیان پێ نەکردایە و ئەبوایە ئێمەی هاوڵاتیانیان دڵنیا بکردایەتەوە کە ئەمە هێزێکی زۆر و بۆر و بێ ئەندازەی حکوومەتی عێراقی و خەڵکی بەڵام تەسلیمکردنی ناوچانەک هەر هاوسەنگە وەکویەکە بۆ نمونەوەی کە پارتی کردوێتی لە ناوچەکان شنگال و مەخمورەوەی کە یەکێتی کردوێت هەردووکیان هەمووی خاکی کوردستانەوە هەمووی داگیر کراوە لەلایەن هێزێکی دیاریکراوە داگیر کراوە مەسەلەن ئەگەر بەڵام ئێستا بۆ نمونە هێزێک بەویتریان دەڵێ خیانەت ینی بۆ نمونە هەردووکیان وەکو یەک تاوانبار من ئەوە کاتی خۆشی پێشنیاریەوەم ئەمە کولتورە لا ئەم هێزە دەسەڵاتدارانە بۆتە کولتور یەکتر بەخاینکردن تەخوینکردنی یەکتری ناشرینکردن ئەمە بۆتە کولتور بەڵام سەبارەت بەوەی دیاری بکرێ کە چێ تاوانباری سەرەکیە تۆ پەرلەمانت هەیە کۆمەڵی مؤسساتی لیژنەیەکی باڵا دروستکەن لێکۆڵینەوەکەن چکە تۆ ناتوانی لێرە بەڕۆتین بەڵامەوەسمە بەزەگەر ناوچەی خیانەت بێەوەی ترشتە خیانەتە بە بۆ چوونیە هەروەکو یەکە ئەبێ لژنەیەکی یاسایی تەشریعی لە پەرلەمان و لە حکوومەتەوە بێت ئەم دۆسیە دوای لێکۆڵینەوەی یەکلایی بکات و ئەجینا لێرەوە ئێمە لە میدیایەکەوە یان لە شوێنێکا بڵێن ئەو تاوانەکە لەسەر ئەوە لەسەر ئەم نیە ئەو خیانەتی کردو ئەو نەیکردو ئەم بەڕاستی من ئەمە بۆ خۆم ڕێ بەمە نادەم بەڵێ خەلەلی گەورە هەیە ئەم دوو هێزە لێ بەرپرسن و ئەوەی لەو ناوچانە ڕوویداوە لێ بەرپرسیارن بەڵام دەبێت لە ڕێگای لژنەی لێکۆڵینەوە بۆ ئەوەی ئاست و قەبارەی تاوانباری هەرێکیان دەرکەوێت. سپاسەکەم مامۆستا سەبارەت بە دۆخی کەرکووک کە بەڕێز و ئێستاش بەرژەوەندی حیزبی پێش دەخرێت بۆچی هێزە کوردیەکان بە دیاریکراوی پارتی وێکێتی ڕێک ناکەون لەسەر پارێزگارێک بۆ شاری کەرکووک پارێزگارێکی کورد کە پشتی کووردە. بەڵێ دیارە یعنی لە کۆی ئەو کۆبوونەوانەی کە پێش دوومان کرا ینی لایەنە سیاسیەکان کۆبنوێشی زۆر چڕوپڕیان کرد یەکێک لە قسە هەرە سەرەکیەکان لە دوای 16 مانگەوە ئەوە بووە کە ئێمە بارودۆخی کەرکووک ئاسایی بکەینەوە ئێمە چۆن بتوانین مامەڵەی دوای 16 ئۆکتۆبەر بکەین ئێمەی کورد چۆن بتوانین جارێکی تر هەندێک لەو سەروەریانی خۆمان بجێڕینەوە چۆن بتوانین چۆنەڵی دیفاع لەوە بکەین کە کورد
چۆن لە دایرەکان هەبووە بەو شێوەیە بمێنێتەوە کۆمەڵێ یعنی شتی زۆر باس کراوە یەکێ لە خاڵە هەرە جەوهەرەکان کە باس کراوە قسەی لەسەر کراوە ئەوە بووە کە بە هەمومانەوە هەوڵێکی جدی بدەین بۆ ئەوی پارێزگای کەرکووک بجێڕینەوە و لە نێو ئەم کۆبوونەوانەدا بە ڕاشکاوی بە پارتی دیموکراتی کوردستان بە یەکێتی نیشتیمانی کوردستان وتراوە کە ئەوە ئێوەن وەزایدن یەکگرتووی ئیسلامی کە ئێوە ئەتوانن ئەو بارودۆخە چارەسەرکەن بۆ چاکینەکەن بە بۆ چوونی ئێوە تەنها بەرژەوەندی حیزبیکە بەڵێ ینی بابەتەکە دیارە تەنها ململانی سیاسی و حیزبیە و هیچی تر بەڵام ئێستا دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر هیچ پاسا و بەهانەیەک ماوە کەوان بەم شێوە ململانی حیزبی بکەن دوایەم بارودۆخەش بەڵێ خۆی نەئەبوو وا بکەن بەڕاستی ئەبوو ینی ئەمە لە کۆبنەوەکانی ژووتمانە هەر کەسێک هەر کوردێک بە نمونە ئەگەر پارتی دیموکراتی کوردستانە ئەگەر ئەمە هەڵوێستی برادرانە لە برادرانی گۆڕان و لایەنەکان تریشە یعنی وتومانە هەر کوردێکە ئێمە ئامادەین واژووی لەسەرکەین بەس بۆی بێتە پارێزگای کەرکووک ئەگەر پارێزگای کەرکووک دابنرایە ئەوە کورد لە ناوچە کوردستانەکان بە دڵنیایەوە یەک لیستیش ئەبوو چونکە ئێمە یەشێ لەو هۆکارانەی کەوا کورد نەیتوانی یەک لیست بێ کورد نەیتوانی متمانە نەمانی متمانە بە یەکتری کە ئێمە لە کۆبنەوەکە بە ڕاشکاوی داوامان کردوتمان ئێوە وەرن پارێزگاکەی کەرکووکمان بۆ دانن با کورد بێ با ئەو فشارەی لەسەر کووردە لەسەر هاوڵاتیانی کووردە لەسەر فەرمانبەرانی کووردە لە شارەکە با نەمێنێ پاشان ئێمە ئەتوانین ئەو کاتە کورد هاوسەنجی بپارێزێ ئەو کاتە بتوانین خۆمان هەستێنینەوە بەوەی کە بەشداریی کارا بکەین لە هەڵبژاردن ئەو کاتە کورد بە هەمووی بە یەک قایمە بەشدار بێ ئەوە یەکێک بوو تەبەن لەو هۆکارانەیە کە هۆکاری سەرەکیەوەیە تەبەن بێمتمانەی لە نێوان لایەنە سیاسەکان بە تایبەتی ئەو 2000 کە بەداخەوە خەونی کورد ئەوە بوو کە ئێمە بتوانین ئەو پارێزگایە دانین بەڵام دوای هەوڵێکی زۆر بەڕاستی هەمووی فەشەلی هێنا بەڵێت ئێستا ئەنجومەنیش نەیتوانیوە کۆ بێتەوە بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک پەکی کەوتووە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە شێوەیەکی دیمچە فعلی پەکی کەوتووە ئەمە قسەی خۆیانە ئێمە چەندین دارچوونە بۆ لایەن بۆ نمونە داوامان کردووە کە خۆپیشاندانێکی گەورەی بۆ نمونە 10,000 کەسی بکەین 50,000 کەسی بکەین لە چین و توێژەکان لە مامۆستایان لە ینی باسی ئەومان کردووە کە با کورد لە ڕێی خەباتی مەدەنیەوە ینی کاک حەسەن قسەیەکی جوانی کرد ئەوان بۆ بە 3 پەرلەمانتار باشە من شتێکی تر ئەڵێم لەسەر بابەتی پەروەردەیان لەسەر بابەتی قەزەیەکی بچوشی بۆ نمونە تورکمان یعنی خەڵک هاتووەتە سەر جادە یەک دانە هەفتە لەگەڵ ئەو هەموو هەژمونی هێزی کوردیا کە لە ناوچەکە هەبووە باشە یەک دانە هەفتە کاچی کەناڵی گیانی هەیە 10 کەس بوونە لەسەر جادە بۆ ئێمەی کورد نەتوانین ئەمە بکەین ینی ئەمە پرسیارەکە لێرە ئەوەیە بەڕاستی بەداخەوە ئەوە طبعاً کارێکی خراپە ئێمە لەمە دو ینی چۆن مامەڵە بکەین و ئەوە ینی قسەی زۆر هەڵەگرێ بەس ئەوەی کە جێ پرسیارە ئەوەیە طبعاً ئەنجومەن ئێستا خۆیان ینی چەندین جار لە برادران ئاماژەیان بۆ کورد ئێستا ئەوان هیچ دەسەڵاتێکیان نەماوە ئێمە پێش ئەم بابەتانی طبعاً ڕزگارکردنی کەرکووک و شانزەی سێ هەڵەبجە و بابڵین یادی ڕاپەڕین ئەوانە هەمووی کۆمەڵی کۆبوونەوە کرا لەسەرەوەی کە ئێمە چی بکەین لەو بۆنانە ینی چۆن بەڕێوەی بەرین کۆمەڵێ سەردانمان ڕێ خزیێشە لەوانە سەردانی لایەنە سیاسەکان بوو بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەوێ ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە ڕاشکایی پێمانەوتیان ئێمە هیچ دەسەڵاتێکمان نییە بچن بۆ لای سەرکردە سەربازەکان ینی من دەپرسم ئەگەر ئەنجومەنی پارێزگا دەسەڵاتی هەیە بە فعلی بۆ مەسەلەن بڕیار نادا لە ڕێگەی لیژنە معنیەکانەوە بەڵام پێشنیارێکیان کرد بە تورکمان و عەرەبەکانیشەوە کە ئەمە جێ ڕێز بوو وتیان ئێمەش ئامادەین لە هەر شوێنێک ئەڵێن پێمان خۆشە لە سەفی ئێوە بوەستین کوردێک و عەرەبێک و تورکمانێک و مەسیحیەک لە هەر شوێنێک پێویست کا کە ئەمە بۆ خۆی خاڵێکی ئیجابیە بەڵام بڕیار بەدەست لای چێ ئەوە جێ پرسیارەیان بەڵە بەس باسی پەروەردەت کرد ئێستا پەروەردە وەکو کوردستان بایکۆت کراوە دوای ئەو دووبارە ڕێکەوتنی هەرێم و بەغداد ئەوەی کە موچە بە شێوەی پاشەکەوت دابەش بکرێت بەڵێ طبعاً هەتا ئەم هەفتەیەش ینی من وەکو مامۆستایەک و کۆی مامۆستاکانی تریژ لە کەرکووک بۆ خۆمان قەنەعەتمان بەوە نەبووە کە ئێمە لە کەرکووک بایکۆت بکەین چونکە ئێمە لە کەرکووک نیارمان زۆرە خوێندنی بەدیلمان زۆرە کۆمەڵێک گرفتی زۆرمان هەیە لە ناوچەکە پێمان وا بۆ نابێ خوێندکاری کورد لە ناوچەکە جێبێڵین و لە منتیقەکە خوێندکاری کورد دەستبەرداری بووین بەڵام دوای ئەوەی کە دوێنێ پێرە ئەو بڕیارە درا کە موچە بەڕاستی بە ڕوبع موچە بدرێ ئەوە نیگەرانیشی زۆری لای مامۆستایانی کەرکووکیش دروست کردووە
مامۆسایانی کەرکووک لەمە دووە لە بەیانیەوە لە ڕۆژی یەکشەمە هەر هەنگاوێکی بەندەنی بگرنە بەر من پێم وایە مافی خۆیانەوە من ئەو مافە خۆشم باز لەوەی کە 8,000 مامۆستا لە کەرکووکێ سەربارەی من بخرێنە سەر بەغدادەوە سەرکەوتونە بوو ئەوە سەرکەوتونە ئەگەر بەڕاشکایی بڵێن تا ئێستا هەر ئەو لایەنی دەسەڵاتدار لە کەرکووک ڕێگر بووە واتە لایەنی کوردی چکە خستنە سەر باڵێن بە تهدید 5,000 مامۆستا و 2,000 فەرمانبەری کورد لە ناوچەکە ئەگەر ئەمانە بخرێنە سەر مرکز ئەوان ناتوانن کاری حیزبایەتیان لەگەڵ بکەن کە ئەمە جێی پرسیارە بەڕاستی من تاکید لەواکەمەوە لەمە و دو مامۆستایان ئازادن هەر بڕیارێک ئەدەن بۆ مەسلەی بایکۆت و من پێم وایە ئەبێ لە ڕۆژی یەکشەمە بایکۆتی جوزئی ڕابگەێنین بە پێی پێویستی ناوچەکە بۆ ئەوەی پەیامێک بێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند کە ئێمەش ئێش و ئازاری سەرجە مامۆستایانی کوردستانمان هەیە چیتر ناتوانیت بەم شێوەیە بەردەوامی بدەین بەو دۆ سپاس دەکەم کە حەسەن کاتمان کەمەوە سەبارەت بۆ دۆخێم ناوچانە کە بەڕێزوتت تا ئێستا لە دۆخێکی خراپدا هەموو ناوچە کوردستانیەکان ئێمە لە بەردەم هەڵبژارنی پەرلەمانی عێراقین پێ دوایە دەنگی کورد لەو ناوچانە چی بەسەر کە 20 کورسی پەرلەمانی عێراق کورد کێسە لە پەرلەمانە لەو ناوچانە هاتووە بەداخەوە یعنی لە بەرەنجامی و دۆخەی کە لەو ناوچانە خۆڵقێنراوە من پێم وانە جاریشی تر بتوانین هەموو ئەو کورسیانە بێنینەوە بەزێ ڕێژەی کورد بێگوماندا بەزێ بۆی چییە بۆی هەڵی دەسەڵاتدارانی هەرێمە بەشێکی خەڵکاوارە بووە و بەشێکی ئومێدی بەم هێزانە نەماوە و بەشێکی دەترسێ و ئەو گوشارانەی کە ئەمجارە دام و دەستگاکانی ئەمنیەکان کە دروستی یەکەن لەسەر هاوڵاتیان و نەگەڕانەوەی ئاوارەکان بۆ دەنگدان ئەمانە کۆمەڵی هۆکارم پێم وایە کاریگەریە خاتە سەر ئەوەی سەر ڕای پەرتەوازایی کورد یعنی ئەوەی شێکە لەو هەڵانەتانێ دەبواە کورد بۆ ئەم قۆناغا لە هەموو کاتی یەکگرتوتر بواە و لە هەموو ئەو ناوچانەی کە داگیر کراون چی بکرێت کاتمان کەماوە دەبێت چی بکرێت وڵی دیارە پێش هەموو شتێک دەبێت کورد خۆی ماڵی خۆی ڕێخاوە یەکگرتو بێ و پند لەم هەموو هەڵانە بە درێژایی 100 ساڵە هەڵە بە دوای هەڵا دووبارەکەن و پند وەرگن و خاڵێکی تر کە زۆر گرنگە من پێم وایە کورد یەکگرتو یەک دەنگ بێ حکوومەتی عێراقیش بۆ خۆی مراجعەیەکە و خاڵی دووەم هەموو ئەم خڕوقات و پێشێلکاری و تاوانکاریانی کە حکوومەتی عێراق دش بە کوردێکا لەو ناوچانە بە ناوی دستورەوەیکە بە ناوی چەسپاندنی یاسا و حکومڕانیەوەیکە ئێ باشە ئەو دستورە مافی ئێمەشتایە من دەپرسم بۆ لە دادگاکانی عێراق و بۆ لە دادگانی و دەوڵەتەکان و بۆ لە ئومم المتحیدا و بۆ لە سەفاری دەوڵەتەکان و لە قوسڵگەریەکان بۆ شکایەت لەسەرەوە ناکەن ئەم دەستورە پێشێلەکرێ و خودی عبادی پێشێلیەکات کوا مافەکانی کورد لەکوێیە ئەو ناوچانە دەبێ بەهاو بەشی ببرێن بەڕێوە بەداخەوە هەموو ئەمانە پێشێل کرانە بەڵام پشتی هەڵە و کەم تەرخەمی و کەم کوڕەکان لای خۆمانە نەک لای بەرامبەر. سپاس دەکەم مامۆستا دووە پرسیارشم بۆ وەرز بۆ مەسەلە هەڵبژارنەکە پێتان وایە دۆخی کورد چۆن دەبێ یاخود ئەمجارە یەکێتی و پارتی پێ دوای هیچیان پێ بۆ ناوچانە لە کاتێکە ناوچانیان لەزدا زۆر زەحمەتە ینی بۆ هەندێک لایەنی سیاسی ینی چۆن بچنە و هەڵبژاردنەوە بە چ شێوەیە بچن و بە چ قەبارەیەک بچن ئەبێ بەڕاستی ئێمە وەکو کورد هەمیشە جەخر لەسەرەوە بکەینەوە کە خەڵک بەشدار بێ و خەڵک بە ورەیەکی پۆڵاینەوە هەمیشە ورە بەرز بێ و لە شکەرکوک بمێنێتەوە کاریگەرشی لەسەر کورد دەبێت ڕێژەکە بەشداریەکە باش بێت بە دڵنیاییەوە ئەگەر کورد بەشداری ئەو هەڵبژاردنە بکە ئەگەر کورد بمێنێتەوە لە کەرکوک ئەوانە ئەبنە سەرچیان پێیەکێتی و پارتی بۆ منتیقانە بە کورتی پێم وانە شتێکی وایان پێوێت چکە خۆی پارتی هەر بەشدار نییە و ئیشێتیش ئەوە پێم وایە بارودۆخەکە دیارەکە چۆن سپاسان دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزان محەممەد جەلیل کارگەری مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی و حەسەن بارام ئەندامی دەستەی بەڕێوەبرنیا و پەیمانی بۆ دێموکراسی و دادپەروەری سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس باوکارانم تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ.